سڵاو هەڵەی پزیشکی و ئەو کێشانی کە لە دەرەنجامی ئەم هەڵانەوە ڕوودەدەن دەکەینە بابەتی ئەم جارەی بەرنامەی ساڕێژ بۆ ئەمە بەستەش سێ میوانمان هەیە کە هەر یەکیان بەپێی پسپۆڕی خۆی باز لەم کێشانە دەکات سەرەتاش با میوانەکانمان بناسن. پێشەوەی گفتوگۆکانمان دەست پێ بکەین سەرنجتان بۆ ئەم راپۆرتە ڕادەکێش. هەڵە پزیشکیەکان ئەو هەڵانن کە لە کاتی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی لەوانەیە ببنە هۆی گەیاندنی زیانی تەندروستی گەورە بە نەخۆش و هەندێک جاریش دەبنە هۆی گیان لە دەستدانی نەخۆشەکە. جاری واژەیە زوو هەستی پێدەکرێت و ڕاست دەکرێنەوە بێەوەی هیچ زیانێکی تەندروستی بە نەخۆشەکە بگات. هەڵە پزیشکیەکان هۆکارەکانیان جۆرا و جۆرن، لەوانەیە هۆکارەکەی پزیشک بێت یان هاوکارەکانی لە کارمەندانی تەندروستی یان نەخۆشخانە و ئامێرەکانی بێت یان نەخۆشەکە خۆی بێت بە پێدانی زانیاری هەڵە بە پزیشکان. هەڵە پزیشکیەکان لە سەرجەم وڵاتانی جیهان بوونیان هەیە، بەڵام ڕێژەکەی بە پێی زۆری خزمەتگوزاریەکە و پێشکەوتنی سیستمی تەندروستی ئەو وڵاتە جیاوازی هەیە. بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ئەو هەڵانی کە لە ئەنجامی خزمەتگوزاریە تەندروستیەکان ڕوودەدەن ڕێژەکەی دەگاتە ١٠٠ لە سەرجەم وڵاتانی جیهان. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ڕێژەکە لە وڵاتانی جیهان چەند وڵاتێک بە نمونە باز دەکەین. ئوردن ساڵانە ٦٠ هاوڵاتی ئوردنی دەبنە قوربانی هەڵە پزیشکیەکان و گیان لەدەست دەدەن. لە ئیسرائیل هەفتانە ٦٠ کەس دەبنە قوربانی هەڵەی پزیشکی. لە بەریتانیا ساڵانە 30,000 کەس بەهۆی هەڵەی پزیشکیەوە گیان لەدەست دەدەن. لە ئەمریکا ئەو ژمارەیە دەگاتە 98,000 کەس لە ساڵێکدا کە مەش دووهێندەی ژمارەی ئەو هاوڵاتی ئەمریکانەیە کە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ و شێرپەنجی مەمک و ئایدزەوە گیان لەدەست دەدەن. لە وڵاتی ئیماراتیش ئەو ڕێژەیە دەگاتە 1.5. پاژۆی پاکێجەکەمان بینی ئێستا دێمە لای میوانەکانم بە خێربێن حاکم دڵشاد خانزاد خان دکتۆر بێستون. دکتۆر بێستون سەرەتا لای تۆ دەست پێەکەم وەکو ئەو زانیاریانی کە لە پاکێجەکە بینیمان کوردستان لەکوێی ئەو داتایانەیە لەکوێی ئەو هەڵە پزیشکیانەدایە؟ کوردستانیش هەر وەکو ئەو پاکێجانەی پیشانتاندا هەڵاوێرێک نییە لەگەڵ ئەو وڵاتانەدایە، بەڵام تایبەتمەندی و جیاوازی خۆشی حتمەن هەیە. من حەزەکەم لەو بابەتە باسی ئەو ڕاستکردنەوەی ئەو هەڵەیە بکەم کە خەڵک وایان دەزانی کە هەڵەی پزیشکی ئێستا باسی و زاراوەش دەکەم کە بەس لە کوردستانە بەس لە کوردستان خەڵک هەڵە دەکا، پزیشک هەڵە دەکا، کارمەند پەرستار هەڵە دەکەن، بەڵام لە هەڵە شتێکی مرۆڤ هەڵە دەکا بەس خوا هەڵە ناکە. لە هەموو شوێنێک هەیە و بە خۆشتان داتاکانتان پیشاندا. ئەو ڕێژەی کە لە کوردستان هەیە ئەگە بەراوردی بکەین لەگەڵ ئەو ڕێژەی کە لە گرافیکەکە پیشانماندا بەراوردیان چۆن دەکرێت؟ بەراوردیان ناتوانین بکەین لەبەرەوەی مشکلەکە لە کوردستانەوەی ئەسڵەن ئەو داتایانەمان نییە. بۆ نییە داتایەکانمان نییە. داتای ئەو وڵاتانەش پرسیاری لەسەرە لەبەرەوەی پێوانی هەڵەی پزیشکی زۆر زەحمەتە. لە کوردستان بۆ ئەو داتایان نییە. لەبەر زۆر شت لە یەکەم ئێمە مشکلەی بەڕاستی دەستگا و مؤسسە و سیستەممانەیە لایەنێکی ینی ڕێنمایی و شێوازی تایبەت بە خۆمان نییە کە نووسرابێتەوە دۆکیمنت بێ لە لایەنی یاساییەوە پشتگیری کرابێت کە دەبێت بەو شێوەیە بێت ئیعلانکردنی هەڵەی پزیشکی، چاودێریکردن، دۆزینەوەی و ئیعلانکردنی و کۆکردنەوەی لە داتایە. ئەو شێوازەمان نییە. دۆزینەوەی هەڵا نەخۆشەکە خۆی بە شێوەیەکی عەفەوی جاری وایە هەستی پێ دەکا یان یەکێکی تر جاری وا بۆ دکتۆرێک کارمەندێک هەستی پێ دەکا و دێت دەڵێ ئەوە فڵان شت ئەوها بووە، بەس بەو شێوەیە و ئیتر ئەگەر نەخۆشەکە پێک نەهاتن دەچێتە مەحکەمە و یان دێتە لیژنە شکات دەکا، بەڵام بە شێوەیەکی سیستماتیک داتا کۆکردنەوەمان نییە. کەواتە مادام داتایەکی ڕوون نییە لە کوردستان
لەوانەیە پزیشێک بڵێ ئەو ڕێژێ لە کوردستان هەر زۆر کەمترە ئەگە بەراورد بەدەرەوە لەوانەشە کەسێکی تر هەبێ ئەگەر پزیشک نەبێ بڵێ نەخێر ڕێژەکە زۆر لەوە زیاترە بەس کەس پێی نازانێت. ڕێژەی وڵاتەکانی دیش ئەگەر تەماشات کرد بێ زۆر بەرزە مەسەلەن و ئەو وڵاتانی زۆر پێشکەوتون ئەسڵ ڕێژەکەیان زۆر بەرزە لەبەر چی مەسەلا ئەوە لەبەرەوەیە کە لە وڵاتە پێشکەوتەکان ڕیکۆردینگەکە مەزبوطترە واتە تۆمارکردنی هەڵەکە لە داتایەکەدا لە داتابیسەکەدا ڕێک و پێکترە لە وڵاتێکی با بڵێن کە لەوانەیە زۆربەی بشاردرێتەوە یان لە بینی خۆیان چارەسەر بکرێ و ئیعلان نەکرێت. بەزەمە عوزرێکی باشە بۆ پزیشکان کە بڵێن لە دەرەوە زۆرە ئیتر نابا لێرە شەبێت ئەوە ژیانی خەڵک نییە. کاک دکتۆر ئەمە لێرە ینی بەڕاستی باسی ئەوە بکەم بۆ بەزناوی پزیشک بێنین لەبەرەوەی مەسلەی کە دەڵێن هەڵی پزیشکی بەداخەوە لە کوردستان زۆر بە پەلە مەسلەی زمانەوانی وشەکان تەرجمە دەکرێت لە ئینگلیزیەکەی پێ دەڵێن مێدیکەل ئیرۆر وشەیەکی زاراوەیەکی زۆر گشتگیرترە زۆر ڕێکترە هەموو هەڵەیەک دەگرێتەوە بە هەڵی بەشەر و هەڵی غیری بەشەرەوە لەوانەیە جیهازێک ئامێرێک هەڵەکە سەرچاوی ئەو بێ هیچ پەیوەندی بە دوایی مەسلەی هەڵەی مرۆیش کە لە سەحەدا مەسەلەن کە لە بواری تەندروستی لەوانەیە هەڵەیەک بکات تەنیا دکتۆر نین تەنیا پزیشک نییە پەرستارمان هەیە دەرمانسازمان هەیە جۆرەها کارمەند و کارگوزاری دیکەمان هەیە کە هەمویان لەوانەیە سەرچاوی هەڵە کێشەکە لە زاراوەکە بڵێ زاراوەکە وای کردووە دوو مشکلی دروست کردووە دوو گرفتی زۆر ئەوەی درو یەکەم خەڵک بە هەڵەتێک هەر کاتێک دەڵێ هەڵەی پزیشکی وە دەزان یەکسەر لەبەرەوە یاەک زیاد کراوە هەڵی پزیشکە وانە زۆر جار و زۆربەی جار هەڵەکە پزیشک نەیکردو لەوانەیەکی دیکە بێت لەوانەی کە لەگەڵ نەخۆشە ئیش دەکەن. پرسیاری بۆ جەنابەت حاکم دڵشاد هەڵی پزیشکی لە ڕووی یاساییەوە چۆن پێناسە دەکرێت ینی خەڵکێک چۆن بزانێ ئەمە هەڵەیە بەرامبەری کراوە لە ڕووی یاساییەوە. بەڵێ پێشەچی پێویستە ئەمە بزانین تاوان چەند جۆرە تاوان دوو جۆری هەیە تاوانی بە مەبەست و بێمەبەست واتە عەمدی و بغیر عەمدی. تاوانی مەبەست لە پزیشکیش ڕوو دەداتن کە لە قانونیش باسی کردیە ئەو تاوانانن کەوا لە بۆ نمونە ئیفشای ئەسراری وەکو نهێنی نەخۆشی بڵاو دەکاتەوە یان لە بارچوونی ئافرەتان یان پێشکەشکردنی راپۆرتی بە درۆ بۆ نەخۆشان و هەروەها کوشتنی بۆ بەزەیی کوشتنی بەزەییکەوە ئەوانە لە قانون وەکو تاوانی بە مەبەستی دانایە بەڵام تەماشا دەکەی بوارەکانی تر هەمووی تاوانی بێمەبەستە خەتەە. هەڵەی پزیشکی لێرەدا پێم خۆشە باز بکەم دوو جۆرە هەڵەی عادی هەیە و هەڵەی فەنی هەیە. هەڵەی عادی ئەوەیە هەموو دکتۆریش پزیشکیش وەکو خەڵکیش هەڵەی دەکاتن وەکو ئەوەیە کە نەخۆش کە لە کاتی نەشتەرگەری پارچەک مەسەلەن شاشی لەبیر کردێ لە ناو لەشی نەخۆش یان هەر شتێکی تر یان هەر شتێک بیتن بەڵام هەڵەی فەنی ئەوەیە کەوا وەکو پیشەکارەکانی تر هەر هەڵەیەکەوە مەعلوف نەبی لە سلکی توبی مەعلوف نەبی واتە پزیشکێکی لە مستەوای اختصاصی خۆی ئەو هەڵەیە لە برادەرەکانی خۆی ئەو هەڵەیە مەعلوف نەبیتن نەیکاتن بەڵام ئەو بیکاتن لێرە ئەمە دەتوانین باز بکەین برێن ئەوە هەڵەی پزیشکیە هەڵەی کەواتە لە ڕووی پێناسەکەەوە ئەو هەڵانی کە لە ئەنجامی هەر کردەیەکی پزیشکی کە ڕوو دەدا ئەچێتە ژێر ئەو یاسایانی کە بە ئەنقەز نەبووە یان بە مەبەست نەبووە ئەگەر کێشە تەکنیکی ئەی لە کاتێکا کە ئەگەر ئەم هەڵەیە وەکو تو ئاماژت پێکرد لە ئەنجامی جۆرێک لە ئیهمالکردن یان لە خەلەلێک لە سیستمەکەیە ئەوە ئەچێتە کوێی یاساکەوە. هەڵەی هونەریش هەڵەی فەنی پزیشک چەند جۆرێکە وەکو ئیهمال ینی فەرامۆشکردن عدم ڕعونە عدم مراعات عدم تەدابیری احترازی واتە مەسەلەن ئەتۆ پزیشک ئەو بڕیار و ئەوانەی کاوە لە مەسلەکی توبی هەیە جێبەجێ نەکاتن بەو شێوەیە یان مراعاتی نەخۆشی نەکاتن یان فەرامۆش بکاتن ئەو نەخۆشیەکەوە لە مەسلەکی توبی هەیە ئەوە دەبێت. پاشان دەگەڕێمەوە سەر ئەو یاسایانی کە دەردەچێ و جۆری ئەو ئیشانی کە ئێوە کردوتانەوەکو لە ڕووی یاسایەوە دێمە لای خانزاد خان وەکو ئەنجومەنی پارێزگا کە بەڕێزت لە ناو لیژنەی تەندروستی و ئەنجومەنەی ئێوە چیتان کردووە بۆ پاراستنی مافی نەخۆش کاتێک کە شەکوایەکی هەبێ کە هەڵەیەک ڕوودەدا ئێوە چیتان کردووە وەکو لیژنەکە و لە هەمان کاتە چیتان کردووە بۆ کارمەند و پزیشکانی تەندروستی بۆ بە هەمان شێوە ئەگەر هەڵەیەکیان بەرامبەر بکرا.
بەتاکید ئێمەش وەکو لیژنەی خۆمان لە نەتیجە بە دوواداچون و سەردانەکانمان یا هەروەها لە نەتیجەی ئەوەی کە ئێمە سکاڵایەک لەلایەن هاوڵاتیانەوە بەدەستمان دەگا بە دووادچوونی دقیقی بۆ دەکەین لەگەڵ دکتۆر و ستافی تەندروستی و هەروەها جە و کەش و ئەو بیئەی کە لەو مستەشفایە بووە لە کاتی هەڵەکەدا بەدوادچوونی سەرەکی بۆ دەکەین دواتر ئەم بە دوواداچوونەدا دێنینە ناو لیژنەکانی خۆمان لە بینی لیژنە تاوتوی ئەساسی بۆ دەکەین ئەم جۆرە ئیشانە کراوە بەڵێ ئەمانە کراوە ئەنجامیشمان بەڵێ ئەکید ئەنجامیشمان هەبوو ئەوەی کە لە بینی خۆمان چارەسەری گونجاومان بۆ دیبێتەوە توانیمانە چارەسەری بکەین لەگەڵ لیژنەی یاسایی ئەنجومەنی پارێزگا لەبەرەوەی ئەوان ڕێکارە یاساییەکان بگرنە بەر تاوتوێمان کردووە واگەر لەلایەن ئێمەوە چارەسەر نەمانتوانی بێ بۆ بکەین داومانەتە بە داواکاری گشتی لای ئەوانەوە ئیسنادی پێکراوە بۆی کە چارەسەری بۆ ببینجنەوە ببینان هەڵەکان لە شوێ بووە لە ئاکامی چی ئەم هەڵانە دروست بووە و ئەگەر چی بکەن بۆ ئەوەی کە لەم هەڵانە دووبارە هەڵی تر دروست نەبێتەوە و کارەساتی وای لێ نەکەوێتەوە بەپێی ئەو تەقیمی کە ئێوە کردوتانەوە کوری لیژنەکە ئێوە بارودۆخی تەندروستی لە ڕووی ئەم هەڵانەوە لە پارێزگای وەکو شاری هەولێر چۆن هەڵدەسەنیان هەیە هەڵی پزیشکی هەیە بەتاکید هەڵی پزیشکی هەیە بە بەرچاویش بینراوە بەڵام ئەوە دەگەڕێتەوە وەکو بەڕێزانش ئیشارەیان پێدا کە ئایا ئەو هەڵانە مەقسوودن یا نامەقسوودن یان لە نتیجەی ئیهمالی کراوە خۆی هەڵی توبی لە سێ شێوە مەدەتوانین ئیستنادی پێ بکەین یەکەم دکتۆر ئایا ئیهمال و هەڵی خۆی بووە یانیش لە ڕێگەی هەڵی دەرمانی بووە چونکە وەکو دەبینین ئێمە لە ماوەی ڕابردوو کە بینی ومانە زۆربەی ئەو کەسانەی کە لە شوێنە حساسەکانیان گرتوتە بەر یا لە ڕێگەی نەبوونی تەجروبە یا لە ڕێگەی واسطەوە لەو شوێنانە بوونە ئەمانە نەیانتوانی و ڕۆڵی خۆیان ببینین بۆەوەی کە بتوانن چارەسەری گونجاو بۆ کێشەکان بدۆزنەوە یا بۆ نمونە کاتێک هەیە هەڵی پزیشکی بەرامبەر کرابێ و پاشانیش لەبەرەوەی وەکو ئاماژەت پێکرد بەتاکی بەڵێ کراوە بۆ نمونە دکتۆر کاتێک ئەوەی خۆی نووسیوە بۆ داروخانەکە لە داروخانەکە لەوانەیە لە نەتیجەی ئیهمالی یا تەجروبە نەبوونی ئەو کادرێک کە لەوێ دانراوە ئەکسەرەن لەوانەیە ئەو کەسێکی دانراوە سەیدەلانی نەبێ کارمەندێکی پزیشکی بێ لەوێ دانرابێ و نەتوانێت ئەم خوێندنەوەی کە دکتۆر لەسەر وەرەقەکە نووسیوێتی بە پێویست دکتۆرەکە چی نووسیوە ئەو هەمان دەرمانی بۆ سەرف بکە یانیش لە نەتیجەی کاربردی دەرمانەکە بووە نەخۆش خۆی نەیتوانیوە ئەم دەرمانە بە پێی پێویست بە پێی ئەوەی کە دکتۆر ویستوێتی ئەو دەرمانە بەکاربێنێ بۆیە ئەم سێ ڕێگایە هەر سێک واردن لەوەی کە هەڵی پزیشکی هەبێ و تەنها ناتوانین بڵێن کە هەڵەکان تەنها لە بواری تەندروستی هەڵی دکتۆرە زۆر باشە خانزاخان ئێمە ڕای کۆمەڵێک لە هاوڵاتیان وەرگرتووە دەربارەی بوونی هەڵی پزیشکی دەچینە لای ئەم راپۆرتە و پاشان دەگەڕێمەوە لای دەستگاکانی ڕاگەیاندن تا ئێستا ئاوڕێکی باشیان لەو بابەتە نەداوەتەوە شتێکی زۆر کەمەکە پرسیار لەسەرەوەکە هەڵی پزیشکی زۆر بەر بڵاوە ئێمە ئەتوانین تەنها لە کوچەیەکی کەمیەوە تەماشای ئەم هەڵانە بکەین و کەمێکی باس بکەین چکە زۆرن بە حەقە ناتوانین هەمووی باسکەین کارادێک هەڵی پزیشتی لە کوردستان هەیە بەڵام ڕێژەکەی ناتوانم دیاری بکەم چونکە ئامارێکی وامان لە بەردەستدانیە و نەبوونی کوالیتێکی بەرز لە هەرێمی کوردستان دەرمانەکان بە ئارازی خۆیان دێنە هەرێمی کوردستان و چەندان شریکە هەیە بۆ ڕێژەی زۆر مردن هەیە بەهۆی کێشەی پزیشکیەوە بەنسبەت کوردستان عێراقیش هەڵی پزیشکی زۆرە خۆی پزیشکی پسپۆرت پێویستە کاتێکی بەرچاو کاتێکی دیار بۆ نەخۆشەکەدانە بەڵام هەموو پزیشکان ئێستا 5 دقە زۆر بۆ دەدەخە بۆ نەخۆشەکانیان دانن کە بەشەیەکی خێرا لەوانە تەشخیصکردنی دکتۆر بۆ نەخۆش کە زۆر بەداخەوە لە وڵاتی ئێمە و لە مجتەمەعی ئێمە تەشخیصکردنمان زۆر غەڵەتە. دکتۆر بێستون خەڵک دەڵێ هەڵی پزیشکی هەیە بڵێ ئەو مەسلەی بێمتمانەی پزیشکانیش هەستی پێ دەکەن زۆربەی زار هەڵەکە ینی پزیشک نییە بۆ نمونە بەڕێز خانزادخا باسی ئەوەی کرد کە دکتۆرێک دەرمانێک دەنووسێ و دەیبا بۆ دەرمانخانەکە لەوانەیە ئەو دەرمانە مەسەلەن دکتۆرەکە بە شێوازێکی زۆر وا نووسی بێتی ئەگەر ئەوەی ئەوێ دەرمانسازیش بێ لەوانێت تی ناگە
لەوە دەرمانێکی زۆر نزیکی ئەوی دەداتەوە دەزانێت ئەوە یان لەوانەیە دکتۆرەکە زۆر بەڕێکی نووسیوێتی و دەیدا بەڵام لەوێ دەرمانسازی لێنێ یەکێکی دیکەی لێیە کە فێر کراوە چەند دەرمانێک و دەرمانەکەی بە هەڵە دەداتێ واتە مەرز نییە ینی ئەوە پزیشک بێ ئیتر بۆیە ناحەقی بڵێ هەڵی نەخۆشیاری وای کردو خەڵک بێمەتمانەوە بەرامبەری پزیشک بەڕێز کاک دڵشاد چەند پزیشکتان چەند کارمەندی تەندروستی چەند کێشەی تەندروستی کە هاتوۆتە لای ئێوە یان هەڵی پزیشکی یانوەکو دکتۆر بێستونەڵێ هەڵی نەخۆشیاریتان کە چارەسەر کردبێ یان توانی بێتتان بیدۆزنەوە کێ هۆکاری ئەم هەڵەیە بووە پێشڕێکی دەبی ئەمە ئەوەی بزانین کەوا چ جۆرە هەڵەیەک بە هەڵەی تۆمار دەکرێتن واتە ئێستا هەڵەی پزیشکی ئەوەی کە باسمان کرد هەڵەی عادی هەڵەی لەگەر فەنی ئەوە هەردووشیان بەرپرسیارەتی تحمل دەکا پزیشک ئەگەر بیکاتن بە سەبارەت بە هەڵەی هونەریەکەی پێویستە دکتۆر کە هەر لە بیدایەتەوە لە سەرەتای چارەسەری واتە لە مەرحەلەی تەشخیص و لە مەرحەلەی عیلازدانەوە ئەگەر پێویستی کرد بە نەشتەرگەری لە هەمووی پێویستە زۆر ئاگاداری ئەو نەخۆشیە بیتن واتە یعنی ئەتۆ هەر پزیشکەک هەولی خۆی دەبی بداتن هەولێکی ڕازگۆیانە بە هوشیاری بە ئاگاداری لەگە زروفی نەخۆشەکە شیفا لە دەست خوددایە بەڵام ئەگەر بێت و ئەمە لەیەک لە هەڵەکان تەقسیریەک دروست بوو لەو پزیشکەی ئەو بەرپرسیارەتی هەردەگریتن کەواتە ئێوە یاساتان هەیە ئەو یاسایانە ئەتوانێت پێویستە ئەو هەر پزیشکە کە ئەو کاری کە دەیکاتن بذر بالعنایە پێ دەڵێن واتە دەبی ئەتوو عنایە تەواو کاملی خۆی ئەوە بیتن لە یاسا بذر بالنەتیزە نییە هەوڵەکە لە بۆ نەتیزە نییە نەتیزەکە شەر نییە ببی بەڵام دەبی ئەتوو عنایەتەکەی خۆی تەوا بیتن لە چه حالەتێک ئەگەر بێت و بذر بالنەتیجە بی وەکو پزیشکی ئەوەی کە نەخۆشی خوێن گواستنەوە ئەوە دەبی نەتیزەکەی تەواو دەرسیتن تحت تحالیلی مەڕەضی هەیە هەندێک نەخۆشی تر هەیە پێویستە عملیاتی تەزمیلی پێویستە ئەوە نەتیزەکەی کامل بینێتن کەواتە ئێوە لە بەشێک لەو بەڵگانەی کە احتیمادی لەسەر دەکەن هەر هەمان شێوە بەڵگەنامە پزیشکەکانێک کە لەو کاتەیە ئەنجامدرەوە بەس پرسیارێکی بەشێک هاوڵاتیان تا ئێستا هیچ پزیشکێک سزادراوە بەڵێ ئەدی چۆن ئەمە وەکو لە دەستەی مافی گشتی ڕۆژانە لیزانی تاقیقی کە دروست دەبیتن خەڵک سکالا تۆمار دەکا ئەوەی کە لە ڕێی وەزارەتی تەندروستی کە پێشکەش دەکا لە بەربەراتی گشتی تەندروستی یان لە وەزارەتی تەندروستی یان خەڵک دەتانی حڕێتی خۆی هەیە دەتانی بچی یەکسەر لە لای دادگای لێکۆڵینەوە سکالای خۆی تۆمار بکاتن کە ئێمە لیزانی ئەو دادگای هەمیشە ئامادەی بۆ وەرگرتن بەڵێ دادگای لێکۆڵینەوە بەڵام دادگای لێکۆڵینەوەش ئیستیشارە بە خەبیر دەکاتن دەنێری لە بۆ لیزنەی علمی بەڵام ئەوەی کە لە ڕێی وەزارەت تەندروستیەوە لیزانی تاقیقی پێ دروست دەبیتون لەلایەن دوو پزیشک و لەگە یاساییەکی بە ئیشرافی داواکاری گشتی بیتە بە چاودێری داواکاری گشتی لێرە ئەمە ئیفادەی هەموو لایەکان وەردەگرین پزیشک هیچ پارێزبندێکی هەیە یان کارمەندی تەندروستی هیچ حەسانەیەکی هەیە توانێت یان دەبی بانگ بکرێ یەکسەر بۆ بەڵێ نەخێر حەسانەی ئەوەی نییە کە بانگ دەکرێت یەکسەر بانگ دەکرێتن خانزاد خان ئەو خەڵکەی کە سکاڵای هەیە دەربارەی هەر دەست دامەزراوەیەکی تەندروستی ئێوە دەتوانن چیان لە بۆ بکەن ئەگەر مەسەڵەن گلەیەکیان هەبێ وەکو لیژنە تەندروستیەکان ئەگە بە کورتی ئاماژەی پێ بکەین هەر هاوڵاتیە کە دێتە لایمە بە تاکید ئێمە پێشتر گوێ لێ دەگرین دواتر داوا دەکەین کە ئەو داواکاری کە هەیەی بە نووسرا و کەتبیان بداتە دەست ئێمە دواتر ئێمە وەک لیژنەکاری لەسەر دەکەین دەچینە ئەو شوێنی ئەو جیهەتەی کە جەنابی گلەی لێ هەیە یان کێشەی لەسەر هەیە و ئەگەر بن لە ڕێگی خۆمانەوە چارەسەر کراوەکو گوتم چارەسەری بۆ دەکەین دەنا لەگە جیهەتەکانی کە پەیوەندیدار بێ بەم کارەدا کاری لەسەر دەکەین بەشێک لە پزیشکان ئەو گلەیان هەیە بە شێوەیەکی گشتی لە ئەو لیژنە تەندروستیانە پەرلەمان بێت ئەنجومەنی پارێزگاکان بێ دەڵێن ئەگەر نەخۆشێک تووشی جێشە بێت لە ئەنجامی هەڵەیەکی پزیشکی یان نەخۆشیاری وەکو پێسون ئاماژەی پێکرد یەکسەر دەخرێتە ملی پزیشک ئەو هەڵێ ئەو بەشێک لە پزیشکان ئەو ڕێیان هەیە لەسەر ئێوە ئێمە وەک لیژنەی خۆمان من دەتوانم بڵم چەند کێشەمان هاتوتە لێ لا بەدیدەچی سەرێکی سیرمان کردووە هەردوو جیهات هەم لاینی دکتۆری و ستافی پزیشکی و ئەو هاوڵاتیش کە نەخۆش بووە حەقی هەردووکمان لەبەرچاو گرتووە وە کامە لایەنە حەقی پێدراوە لایەنی وی بووینە
بەقەت ئێمە لەبەرەوەی لە هەموو بابەتێک لە ناو لیژنەکەماندا هەیە کادری پزیشکیشمان هەیە دەتوانین بەدیدێک سیر بکەین کە لایەنی پارێزراوی دکتۆر بلە چ ئایا ئیهمالی و قسووری جەنابی دکتۆر یا ستافی پزیشکی بووە یا لەلایەن دکتۆر بووە یان ئەو کێشەی کە بۆ ئەم نەخۆشە هاتۆتە پێش لەلایەن تاقیەکانەوە بووە چونکە دکتۆر ئەگەر زۆربەی جار سیر بکەی لەوانەیە نەخۆش نادرابێ بۆ مختبەرات هەڵی مختبەری تێدا بووە بە شێوەیەکی کە تاقیکردنەوەی بۆ کراوە لەو بەدوواداچوونێنی ئێوە دڵنیابن بە تاکید دەبێت دڵنیابن ئێمە نوێنەری خەڵکین کەواتە نوێنەری دکتۆر و ستافی پزیشکیشین و بەدیدێکی فراوان سەیری هەموو لایەک دەکەین بۆ یەکە حەقی هەموو لایەک لەلای ئێمە پارێزراوێ زۆر باشە دکتۆر بێستون وەکو پزیشک و وەکو کەسێکیش کە لە بواری کارگێڕی تەندروستی ئیشت کردووە دەمێت زۆر بە کورتی وەکو دووە وتەشت بێ زۆر جار دەڵێن لایەنی بەرپرسیاری تەندروستی چ بەڕێبەراتیەکان بێت چ وەزارەت بێ تەنها بەس لیژنە پێک دەهێنن بۆ لێکۆڵینەوە لەو هەڵەیە و پاشان ئەنجامێکی وا بە خەڵکەکە نادرێت و زۆر جاریش گلەی ئەوە دەکرێت کە کێشەکە بنبەستە و دیار نامێنێ و کەس زانیاری تەواوی نابێت لەسەرەوە ڕاتچێ لەسەر ئەو قسەیە بڵێ خۆی قسە ئەکرێ بەڵام ینی مەسەلەن واقعەکە کووە من بە جەنابتی بڵێم ئەمە وەکو پزیشکان بە تایبەتی ئەگەرنا کارمەندانی تەندروستیش پەرستاران و دەرمانسازان و هەمووی بە تایبەتی پزیشکانی سوێندیان خواردووە کە ئەخلاقی پزیشکی ئادگاری ڕەوشی پزیشکی بپارێزن دایمە بە زەمیرەوە مەسەرەن تعامل لەگەڵ نەخۆش بکەن و لەگەڵ هەر بابەتێک کە دێتە پێشەوە لەگەڵ ئەو لێکۆڵینەوانش کە جەنابەت باسی دەکەیت لەبەرەوەی ئەو لێکۆڵینەوانە بە زۆری وەکو جەنابی حاکم ئاماژەی پێدا دوو دکتۆر و یاساییەک هەروەها ئامادەی نوێنەری داواکاری گشتیش تێدا بەشدار دەبێت من خۆم چەند جار بەشدار بووم بەو پەڕی دڵسۆزیەوە ینی تەمەشا دەکەین تەمشای ئەو دکتۆرەکە ناکەین بڵێن ئەوە بە هەوڵ بدەین نەخۆشەکەش بۆ ئێمە یەکە ینی هەوڵ دەدەین مافی نەخورێ مافی هیچ لایەک بۆ خەڵک نەیزانێ بۆ لە ڕاگەاندن ئەوە شتێکی ئیداریە ڕۆژانە چۆن چەند نووسراو لە بۆ ئەو داوا ئیرانەنسی ئەوەندەش تحقیق و لێکۆڵینەوە شت هەیە و هەمووشی مەزرای خۆی وەردەگری و زۆربەی زۆر جار کاتی دەوێت ینی لەوانەیە نەخۆشەکە جاری وایە بێزار دەبێت هەتا ئەو دکتۆرانی کە لێکۆڵینەوەکە دەکەن لەگەڵ جەنابی دادوەر بێزار دەبنانەوە ینی زۆری ینی وەختێکی زۆری دەوێت لەبەرەوەی تو ناتوانانی یەکسەر بڕیار بدەیت شتەکە زۆر هەستیە زۆر باشە کەواتە دەبێت بە تەواوی تێبگەین مافەکە لەجانستی هەیە هەستیاری یاسایی هەیە ئەو شتە دەبی زۆر وریابی چونکە ئەتوو با بڵێن لەوانەیە نەفەرەکە مردیە بەهۆی هەڵەکەوە لەوانەش هەڵە نەبوو نییە هەرچەندە لەوانەیە کە سوکاری خۆش خەڵک نابێ فشاری ئەوانە کارت لێ بکات دەبی هەوڵ بدەی کاتی خۆی بدەیە هەوڵ بدەی ئەو مافەی کە خوراوە بیجێڕێەوە و مافی کەسیش نەخۆشێک ڕازی بووی لەو لیژنانە من ئەوەندەی بینیومە لە برادەرەکانم ئەوەندەی خۆم تێیدا بووم بەڕاستی زۆر بەڕێکوپێکی ئیشەکانمان کردووە زۆر باشە جەنابی حاکم ئەو کێشە پزیشکیانەی ئەو کێشانی کە ئەنجامی هەڵی پزیشکی کە هاتوتە لا ئێوە هیچ حاڵەتێک هەبووە دادگا لێ هات بێتە دەرەوە بە ڕێگەی کۆمەڵایەتی ئەو کێشەیە حەل بوو بێت ئایا ئێوە هیچ دەرچەیەکتان بۆ ئەو ڕێگای هێشتۆتەوە لەبەر ئەوەی ئەو سکالانێک کە تۆمار دەکرێت تایبەتە بە کەسی شخصیە دەتوانێت لە مەرحەلەی تحقیق تەنازل بکرێت پێک بێن پەراوەکە دابخرێتن یان محکەمە بە سوڵحی وەری دەگرێتن لە هەر مەرحەلەشی بی دەتوانێت وەری بگریتن بەڵێ بەڵام ئەمەژە بەوەی دەکەم بگورە هەبووە باز دەکرێت کە حاڵەت هەبوو پێش ئەوەی کە لە ڕێی دادگا یەکلایی بکرێتەوە لە ڕێگەی سڵحی کۆمەڵایەتی یان پێبژاردنێکی بەپارە لەگەڵ پزیشکەکەیە ڕێکەوتون لەم کاتەیە یاسا چی دەڵێ ئەو هەڵەیەکە پزیشکێکە هەڵەیەکی کرد کارمەندێکی تەندروستی هەڵەیەکی کرد بەڵام لەو لە ڕێگەی کۆمەڵایەتی چارەسەری کرد بەس یاسا لێرە ڕۆڵی چیە بێ بۆ ئەم شتە دووبارە نەبێتەوە لەبەر ئەوەی کە مافی گشتی ئەگەر تێدا نەبیتن یاسا دەتانی بە اعتباری وەربگرێتن ئەوەش وەکو هەر کەیسێکی تر کەەوە شەڕە یان ئەوانەی کە مافی تاکە کەسی تێدایە دەتانی سڵح بکرێتن مەزالی تێدا هەیە ینی گیان لە دەستدانی نەخۆشێک لە ئەنجامی هەڵەیەکی نەخۆشیاریەوە بەڵام دەچێتە شتی کەسیەوە یان وەکو سیستم تەمەشا دەکرێت بەڵێ دەتاندێ ئەوە بکرێتن بەڵام هەتا ئێستا لە یاسا ئەوەمان پێ باشە ئەو کێشارەیەکەوە هەڵەی پزیشتی تێدایە کە ببیتە هۆی
مردنی کەسەکە ئەگەر بێت و تەنازولیش هەبیتن سڵحش بکرێتن پێم باشە مافی گشتی هەر تێدا بمینێتن بمێنێ پێشنیاری تۆی کە پێم باشە ئەوە بکرێتن و پێم باشە لایحەچیش هەبی لە وەزارەتی تەندروستی یان لە بەربەراتی گشتی تەندروستی ئەو لایحەیە یان لە سندیکای دابنرێتن هەر پزیشکێک هەر سزایەکی خوارد لە محکەمە بی یان لە لیزانی ئیداری بیتن پێم باشە ئەو لایحەیە ئەوە هەڵبواسرێتن پێم باشە بێتن بەڵام پرسیاری ئەوم جاب نەدایەوە ببوورە کاتم زۆر کەمەوە وەختی خانزاد بەنسبەت ئەو یاسانەی کەوا جێبەجێ دەکرێت لەسەر هەڵی پزیشتی مادەی 116 هەیە ئەگەر بێت و ئیهمالی تێدا هەبێتن هەر خەلەلەکی هەبی یعنی واتە هەڵەیەکی پزیشتی هەبیتن دەتوانێت بە مادەی 116 لە یاسای ساڵی لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 یاسای سزای عێراقی لەسەری جێبەجێ بکرێت ئەگەر بێت و نەمریتن ئەگە بژمیری یواتە هەڵی پزیشتی کە ببیتە هۆی مردینی بە مادەی 111 دەتوانرێت مامەڵی لەگەڵ دەکرێت بەڵام مادەی مادەی 114 هەیە هەرچەندە وەختت دەبم ئەویش بەڵێ دەتوانێت ڕێگری لێ بکرێت لە پاش ئەوەی کە ئەگەر ئیدانە بکرا ڕێگری لێ بکرێتن ئەگەر ئیدانە کرا بە حکومدانی بە 6 مانجی دەتانرێت پاشەوی 1 ساڵ ڕێگری لێ بکرێت کاری خۆی بکاتن بەڵام ئەگەر هاتو ڕێگریگرتن لە کار ئەگەر هاتو نفسی تاوانی ئەنجام داوە لە ماوەی 5 ساڵی دەتانێت لە بۆ 3 ساڵی ڕێگری لێ بکرێتن کاری خۆی ئەنجام نەدا باش بێ زۆر سپاس خانزان خان دواوتە لەسەر ئەم جۆرە هەڵانە و گلەی بەشێک لە خەڵکیش کە ڕوبەڕووی لیژنەکەی ئێوە دەبێتەوە دەربارەی ئەوەی کە ئێوە هەندێک جار زۆر بێ ئاگان لەوە هەڵانە بە دوواداچوونەکانتان دەکەوێتە بەردەم هەندێک کاریگەری کۆمەڵایەتی حزبی سیاسی وەڵام چی ڕاستی من لێرە هەر لەو شاشەی ئێوە داوا لە هاوڵاتیان بکەم ئەگەر کێشیان هەبوو بزان ئەنجومەنی پارێزگایە کە لیژنەیەکی تەندروستی هەیە کە دەتوانێت بە دووە شکوا و گلەیەکانی وانەوە بێ گلەیەکان و شەکواکانی ئەوان لە دەستێکی ئەمین دەبێت بە تاکید وا بووە و ئێمە چەندین شکوا و گلی هاوڵاتیانمان پێگەیشتووە بە ئەمانەتەوە چارەسەری گونجاومان بۆ کردەوە بە هەر بەو شێوەش بەردەوام دەبین هیوادارم ئەو متمانە وسیقەی کە لەلایەن هاوڵاتیانشەوە پێمانرەوە ئێمەش هەروەکو گوتم بە شێوەی گونجاو بەکاری بێنین زۆر سپاسانەکەم لە کۆتایی بەرناوەی ئەم جارەی ساڕێژ دووبارە سپاسی بەڕێز دادوەر دڵشاد دەکەم ئەندامی داواکاری گشتی خانزاد خان ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ئەندامی لیژنەی تەندروستی و دکتۆر بستون پزیشکی نیشتەرگەری چاو هەروەها بەرپرسی بەرەپێدانی نەخۆشخانەی ڕزگاری خۆشەویستان تا بەرنامەیەکی تری ساڕێژ و تا بابەتێکی تری تەندروستی هەر بە تەندروستی بمێنن.